ئێوەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵە من بنار مستەفا جارێکی تر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان، بەرنامەکانی ئەم شەومان 1 شوباتی 2023 لە 3 تەوەر پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە بەرگریزنی ملانی و شەڕی ڕاگەاندنی نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات قسە و باسێکمان دەبێت. پاشان سەبارەت بە لاوازی خزمەتگوزاریەکان لە کوردستان قسە و باسێکی ترمان دەبێت و لە کۆتاییشدا سەبارەت بە ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی لە کوردستان و ئامانجی ئەم بزوتنەوەی قسە و باسێکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن لە بەرنامەکانی ئەم شەوماندا. لەگەڵمان بن. بەڵێ بینەرانی عزیز، هەر وەکو لە سەرەتادا ئاماژەمان پێدا کە یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە بارگرژی و ململانێ و شەڕی ڕاگەاندنی نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان. بۆ ئەم تەوەرەش عەبدوڵڵا مەحموود ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمسی کرێکاری کوردستان و سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوەمان لەگەڵدادا. عەبدوڵڵا مەحموود، ئێوارت باش و سوپاس بۆم دەرفەتەی پێداین. سپاس بۆ ئێوە سڵاو بۆ ئێوە و بۆ گوێگران و بیسەران و بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. سپاس. بەڵێ، بەیناوبەین یەکێتی و پارتی لە ڕێڕاگەنەکەەوە دەکەونە بارگرژی و شەڕێکی تۆندەوە و ماوەی ڕابردوو یەکێکی ترە لەم دەوران. سمکە هۆکار چییە کە جاروبار بەم شێوە توندە بەرامبەر بە یەک هەم لە میدیای ڕاستەوخۆیان و هەم ئەوەی کە پێوترە میدیای سێبەردا بەم شێوەیە نەستێکتری؟ بەڵێ، جارێککە سپاس بۆ ئێوە. ڕاستیەوەیە کە هەر وەک تۆ وتت کێشمەکێشمی نێوانی یەکێتی و پارتی و زۆر جار چوونە سەری ئاسی گشتیەکان لە هەندێک بڕگەی دیاریکراودا بە شوێنێک دەگات کە ئەتوانم بڵم کە هیچ سنوورێک ناهێڵنەوە بۆ یەکتر، بەتابەتی لەو ماوانەی دواییدا بینیمان کە یەکێتی و پارتی نەکەرکەوتنە بەرامبەر بەیەک لە ئاستی میدیا، بەڵکە لەسەر ئاستی پۆستی هەرە باڵا. ینی بۆ نمونە سەرۆکی حکومەت بەیاننامە دەرەکات، جێگری سەرۆکی حکومەت وەڵامی دەداتەوە، فراکسیۆنی یەکێتی قسە دەکات، فراکسیۆنی پارتی وەڵامی دەداتەوە، و بەجیا لەوانە میدیای حیزبیان، میدیای سێبەریان، کادرەکانیان، تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەرچی دەستگا و مینبەرێکەیە لە بەرامبەر یەکتریدا بەرەستیەوە دەگرن. هۆکاری ئەسلی ئەوەش ئەوەیە کە دیارە هۆکارێکی بناغەیی هەیە کە ئەوە هەمیشە هەیە، کە ئەوە پەیوەندی بۆ هەیە بە تایبەتمەندی پارتی و یەکێتیەوە هەیە، کە ئەو تایبەتمەندیش ئەوەیە کە هەمیشە یەکێک لە پایەکانی پارتی و یەکێتی بۆ تەعبیەک جەماوەری خۆیان، ڕیزەکانی خۆیان بوونی بەرامبەرچەیەکە لەگەڵ یەکتری کە دەبێ بیان بێت. بۆ نمونە پارتی ڕیزەکانی خۆی وا ڕاهێناوە کە ئەگەر هەرێمی کوردستان دەسەڵاتەکەی بەرز یەکێتیەوە بێ، یا ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی یەکەم بێ لە کوردستاندا، ئەوە کوردستان بەرەو وێرانەی دەڕوات و ئەمەی کە هەیە تێک دەچێت. بە پێچەوانەشەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش هێزەکەی خۆی، ڕیزەکانی خۆی وا پەروەردە کردووە کە ئەگەر دەسەڵاتی سیاسی لە کوردستاندا بەرەز پارتیەوە بێ، ئەوە دیسان وەسعی کوردستان خراپتر لەوەی کە هەیە دەبێ و هیچ پەراوێزێک یا پەرێزێک لە ئازادیەکان نامێنێتەوە، هەموو شتێک تێک دەچێ. ئەمەیان والێ کردووە. ینی مەبەستمەوەیە کە بڵێم ئەم دوو پەروەردەکردنی ڕیزەکانی خۆیانیان ئاوا ڕاهێناوە، بۆیە هەمیشە پێویستیان بەوەیە، یەکێتی و پارتی هەمیشە پێویستیان بەوەیە کە هەمیشە گۆشەیەک بۆ ناکۆچیەکانیان یا ڕێگەیەک بۆ ناکۆچیەکانیان بۆ ململانەی نێوانیان بێڵنەوە، تەنانەت ئەو کاتانەی کە ڕێکیشن لەگەڵ یەکتر بۆ ئەوەی ڕیزەکانی خۆیان ڕابگرن یا بۆی ڕیزەکانی خۆیان ئابدەیت بکەینەوە، پێویستیان بەوەیە کە هەمیشە کەناڵێکی ململانیان لەگەڵ یەکتر هەبێت، تەنانەت ئەو کاتانەی کە ڕێکیشن. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە شتێکی تازەیە، تازە نەک بەو معنای کە یەکێتی و پارتی
تازە ناکۆچیان ینی ناکۆچیان هەیە نەک بەو معنای کە لە هەر سەردەمێکدا گرژی نێوان پارتی وێکێتی پەیوەندی بەو هەلومەرجەوە هەیە کە تێیدان ینی لە هەلومەرجی ئێستادا گرفتەکانی نێوانیچێتی و پارتی ڕنگدانەوەی هەلومەرجی ئێستای ساحەی سیاسی کوردستان و ئاڵوگۆڕەکانی ناوچەکە و ئاڵوگۆڕەکانی عراق و کوردستانە ینی مۆری ئەو هەلومەرجەی ئێستای پێوەیە ئەگەر بۆ نمونە دەورەی پێشوو ململانەی یەکێتی و پارتی مۆری دەورەی پێشووی پێوە بوو بەڵام لە ئێستادا مۆری هەلومەرجی ئێستای پێوەیە لە ئێستادا خۆتان دەزانن کۆمەڵێک ئاڵوگۆڕ لە منتیقەکەیە هەیە ئەوە مەسەلەی جێگە و ڕێگەی تورکیا و ڕێگەی تورکیا لەلایەکە ئەوە مەسەلەی ئێران و خۆپیشاندان و ناڕزایەتێک کە لەوێ هەیە ئەمە دۆخی عراق و مەسەلەی پێکێنانی حکوومەت و ململانەی لەگەڵ هەرێمە ئەمانە هەموو ڕووداوگەلێکن کە لەوێ هێن و ڕاستەوخۆ ڕووداوانە کاریگەریان لەسەر کوردستان هەیە بە هەر ئەندازەش ئەو ڕووداوانە کە کاریگەریان لەسەر کوردستان دەبێ ڕنگدانەوەی لەسەر موقعیەت یەکێتی و پارتیش دەبێت چونکە یەکێتی و پارتی لە بنەڕەتدا کێشەکەیان لەسەر دەسەڵاتە هەموو ئەو ململانەیانەی کە دیارە لە پێشتریشە لەسەر دەسەڵات بووە بەڵام لە هەموو سەردەمێکدا ئەو ململانەیانەی کە یەکێتی و پارتی هەیەە لەسەر دەسەڵات لە هەندێک هەلومەرجە زیاتر دەچێتە سەرەوە بەتابەتی لەو شوێنانەی کە کۆمەڵێک دێتە پێشەوە کە کاریگەری ڕاستەوخۆ لەسەر ئەوان دادنێ من بە ئەوەش بڵێم لێرە کە هەمیشە ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن لە عراق و ناوچەکە یا لە عراق لە ناوچەکە ڕاستەخۆ کاریگەری لەسەر کوردستان هەیە بەڵام کوردستان کاریگەری لەسەر عراق و ناوچەکە نییە بۆیە هەمیشە ئەو ڕووداوانەی کە لە عراق ڕوودەدا لە ناوچەکە ڕوودەدا ڕاستەخۆ کاریگەری لەسەر کوردستان دەبێت و بەو معنایەش کە کاریگەری لەسەر کوردستان دەبێت یەکێتی و پارتی دەخاتە حاڵەتێکی دیاریکراوەوە کە حاڵەتێکەوە کە لە چاوەڕوانی دابن ینی بۆ نمونە ئێستا لە بەرامبەر ئەواڵ و گۆڕانی کە هەیە خۆیەکێتی و پارتی هیچ کارتێکیان بەدەستەوە نیە هیچ ڕێگەیەکیان بەدەستەوە نیە هیچ پرۆژەیەکیان بەدەستەوە نییە هیچ ئەزندایەکیان بەدەستەوە نییە هەر شتێک ڕووبدا ئەوان ناچارن چاوەڕوان بمێننەوە لەلایەک و لەلایەکی کەشەوە هەوڵ بن لەو چاوەڕوانەی کە هەیەە خۆیان بەلایەکدا هەڵبواسن ئەوەی کە ئێستاش بە دیاریکراوی هەیە چەند گرفتی سەرەکی هەن کە من پێم وایە سێ دانیان زۆر سەرەکین سێ گرفتی سەرەکین کە ئێستا یەخەگیر یەکێتی و پارتین ئەو سێ گرفتش بریتین لەوەی کە یەکەم مەسەلەی پرسی هەڵبژاردن ئێستا جارێکی کە هێندراوەتەوە گۆڕوە مەسەلێکی گەرمە لە کوردستاندا کە بەتابەتیش کە نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە عراق و لە کوردستان هەموو ڕۆژێ گوشارەکانیان لەسەر یەکێتی و پارتیە بەوەی کە دەبێ هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکەن ئەمە یەکێکە لە گرفتەکانیان گرفتی دووەمیان ئەوەیە کە داوایان لێ دەکەن کە هێزی پێشمەرگە و ئاسایشەکانیان یەک بخان وە گرفتی سێمیشیان ئەوەیە کە داوایان لێ دەکەن کە لەگەڵ بەغدا لە چوارچێوەیەکی دیاریکراودا بەڕێکەوتنێکی دیاریکراو لەگەڵ بەغدا بکەن ئەم سێ گرفتە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئەو ناکۆچیانەی ئێستا یەکێتی و پارتی هەیە کە دیارە من نەزانم گرفتی کەیان هەیە کێشەی کەیان هەیە بەڵام ئەوانەی تر هەمویان لاوەچین لە چاو ئەو سێ گرفتەی کە باسم کرد ئەو سێ گرفتەش وەڵامیان نییە بۆ نمونە باسی هەڵبژاردن دێتە پێشەوە لە پێش هەموو شتێک یەکێتی و پارتی ئامادەی هەڵبژاردن نین بەو معنایەی کە یەکێتی و پارتی لە بەرامبەر بزوتنەوەیەکی ناڕەزایەتیدان گرفتی ئەوەیانەیە کە دیسان جارێکی کە مەدی بایکۆت مەدی بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکاندا وەکو جاری پێشوو ببێتە مایەی ڕیسوایی و مایەی نیشاندانی جێگە و ڕێگەی پارتی یەکێتی لە ئێستادا ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە لە بەردەمیانە بۆیە ئامادەی ئەو هەڵبژاردنە نین ئامادە نین و لەو لاشەوە گوشارێکی زۆری نوێنەری نەتەوە یەکەکانیان لەسەر شانە ئەمە لایەنی چێتی لایەنی دومی شوەیە لە مەسەلەی هەڵبژاردندا هێشتا یەکێتی و پارتی دوو هێزی مۆدێرن نین بەمعنە هەتا بورژوازیەکەشی ئەگەر هەڵبژاردن بۆ نمونە ئاکامی هەڵبژاردن هەر شتێک بێ قبوڵی بکەن قبوڵی ناکەن ئاکامی هەڵبژاردن قبوڵی ناکەن قبوڵ نەکردنی ئاکامی هەڵبژاردنیش بۆ خۆی
ئەوە بەجیالەوەی ناوەڕۆکی هەڵبژاردن خۆی چی سیناریۆیەکە و چەند پوچە لە هەلومەرجی کوردستاندا بەڵام بەو حاڵەشەوە قبول نەکردنی ئاکامی هەڵبژاردن جارێککە بەریەککەوتنی ئەوان لەگەڵ ئەمریکا و غەرب و ئیدعاکانی خۆیان بەرەو ڕوو دەکاتەوە. ئەمە یەکێکە لەو گرفتانە کە مەسەلەی هەڵبژاردن لە ئێستادا هاتۆتە پێشەوە. دووەم گرفتیانەوەی کە مەسەلەی هێزی پێشمەرگە و یەکخستنی هێزی پێشمەرگە و ئاسایش و هێزەکانیانە کە بەردەوام گوشاریان لەسەر لەوەش بۆ ئەمەشیان ناتوانن بیکەن. هۆکارەکەشی بە سادەیی ئەوەیە تەنانەت ئەگەر ئەوەش لەبەر چاو بگرین یەکێتی و پارتی ڕێبکەون لەسەرەوەی کە دوو هێزی هەرە گەورەیان کە یەکێکیان ناوی هێزی هەفتایەوەیەکیان ناوی هێزی هێشتایە ئەگەر ئەوانەش یەک بگرنەوە کە یەک ناگرنەوە دیسان بە معنای یەکبوونی هێزی پێشمەرگە نییە. بۆ بەو هۆیەوە کە یەکێتی و پارتی بەجیا لە هێزی یەکەی هەفتاهەشتا خاوەنی دەیان هێزی چەکداری جۆرا و جۆری کەن کە خۆیان هەیەە کە ئەوانە لە دەرەوەی ئەو هێزە ناسراوانن کە هەیە. هەرەوەی کە چەند جار بیستومانەکە دەڵێن ئێمە بۆ نمونە بەرپرسێکی پارتی باشتر ڕایگەیان ئێمە 3000 فیداییمان هەیە ئەنی بەجیا لەو هێزەی کە هەیەە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەو هێزانیان هەیە. بۆ ئەمەش یەکێکە لەو گرفتانەی کە تقریبەنەوە 8 ساڵە خۆباسی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە و هێزی ئاسایش و ئەمانە دەکرێت بەڵام نەک هەنگاوێک نەچوونەتە پێشەوە تەنانەت بە هەموو گوشارانش کە هەیەە نەیانتوانی وەکارێ بکەن. بۆیە ئەم گرفتەش وەکو خۆی باقی ماوەتەوە هەر یەکەیان ئۆباڵی نەچوونە پێشەوەی پرسی یەکخستنەوەی هێزی پێشمەرگە و هێزی چەکدار و هێزی ئەمنی ئەخەنە سو یەکتر. ئەمە گرفتی چیکەیانەکە یەکێتی و پارتی لەگەڵی بەرەوڕوون لە ئێستادا. گرفتی سێمیان مەسەلەی بەغدایە. مەسەلەی بەغدا و هەرێمە ئایا ڕێک دەکەون یان نا. بەتایبەتیش ئەگەر ئەوە لە بەرچاو بگەین لە مەسەلەی بەغدا و دیارە هەرێمیشدا بەجیا لە مەسائلی سیاسی و ئەمانە مەسائلی هەرە بنەڕەتی لە ئێستادا بریتیە لە مەسەلەی نەوت و غاز. دیارە نەتەوە یەکگرتوەکانیش داوا دەکەن کەرەبی ئەم کێشەیە حەلکەن لەبەرەوەی نەتەوە یەکگرتوەکان و کۆمەڵگای نێودەوڵەتی لە ئێستادا چاوی لەسەر عێراق وەکو دەوڵەت مامەڵەی ڕسمی لەگەڵ دەوڵەت دەکەن نەک لەگەڵ هێزێک حاشەیە یا هێزێک کە فیدرالیە لە چوارچەوەی وڵاتێکدا. کوردستان خۆ وڵاتێک نییە یا دەوڵەتێک نییە تا مامەڵەی ڕسمی لە ئاسی دنیادا لەگەڵ بکرێت مامەڵەی ڕسمی لەگەڵ عێراقدا دەکرێت. بۆیە داوا دەکەن کە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێبکەوی بەڵام چۆن ڕێبکەون. بەغدا لە ئێستادا بە پێچەوانەی هەرێمەوەکە ڕۆژ بە ڕۆژ پێگەکەی لاوااستر دەبێت لە بەرامبەردا پێگەی بەغدا و عێراق وەکو دەوڵەتێک بەهێزتر دەبێت. سەرباری ئەو کێشانی کە دیارە منەزانم لە بەغدا هێشتا کێشەی یەکجار زۆر هەیە بەڵام هێشتا بۆ نمونە لە چاو ساڵی ڕابردوو وەسیەتی عێراق ئێستا باشترێکە و ڕۆژ بە ڕۆژیش خەریکن خۆیان کۆ دەکەنەوە پرۆژەی خۆیان دێنە پێشەوە دام و دەستگاکانیان بە زۆرێک دادەمەزرێنەوە لە ئاسی عالەمی عەرەبیدا جێگەی پەیدا کردوتەوە بە دەرەجاتێکی دیاری کراو. هەموو ئەوانە وای کردووە کە عێراق لە پێگیی بەهێزترەوە مامەڵە لەگەڵ کوردستان دەکات لە پێشێکی بەهێزترەوە مامەڵە لەگەڵ کوردستان دەکات و دەیەوێ لەو پێگەیشکە هەیەتی ئەوەندەی بۆی بکرێت پەڕووباڵی دەسەڵات و توانایی و بڕیاری یەکێتی و پارتی لە هەرێمدا بکات و دەیەوێ هەژمونی خۆی لە عێراقدا زیاتر بکات و ئەو هەژمونیش بەوە دەبێ ئەوەندەی بۆی بکرێت دەسەڵاتی یەکێتی و پارتی سنووردار بکاتەوە. سنووردارکردنەوەی دەسەڵاتی یەکێتی و پارتیش بە معنای ئەوەیە کە جارێککە دیسان بەریەککەوتن لە مابینی یەکێتی و پارتیدا دروست دەکات. ئەم سێ گرفتە بە بۆچوونی من سێ گرفتی هەرە بناغەیی ئێستان کە یەکێتی و پارتی لەگەڵی بەرەوڕۆن هەر ئەوەشە هەر ئەو سێ گرفتەشە نەبوونی وەڵام بۆ ئەو گرفتانە نەبوونی وەڵامێک بۆ پرسی هەڵبژاردن و وەڕێخستنی هەڵبژاردنێکی لانی کەم حتا ئەگە بە ڕووکەشیش بێ تۆزێک مەدەنی و قابلی قبول و ڕێگەی دووەم ئەوەی کە بتوانن لانی کەم خەڵکێک بەشداری بکە نسبەتەکەی لانی کەم لە سەروی 120ەوە بێ ئەمە گرفتێکە بۆیان ناکرێت. بەتایبەتیش ئەگەر ئەوە لە بەرچاو بگرین کە یەکێتی و پارتی لە کاتی ئەو هەڵبژاردننی پێشەوە بۆ ئێستا کە تەماشای بکەی خۆ هەموو لەو بەڵێنانەی کە دابوویان لە ئینتیخاباتی پێشۆش تا ئێستا نەگەڵ بەڵێنانە جێبەجێ نەکراوە وەسعەتی ژیان و گوزەرانی خەڵک خراپتر بووە خزمەت گوزاریەکان وێرانتر بووە مەسەلەی ئاو و کارەبا سوتەمەنی دا و دەرمان خوێندن و پەروەردە هەموو ئەمانە خراپتر بووە.
یعنی هیچ جوابێکشی بە خەڵک نەداوەتەوە تا لانی کەم بتوانێت خەڵک وا لێ بکە بێ بەرەو دەنگدان بێ بۆیە نەیتوانی و ئەمە بکە ئەو بەزیا لەو گرفتەیش کە باسم کرد کە هێشتا لە ژێر سای ناوەڕۆکی باسەکانی خۆیان بکەین لەسەر ئەم کێشمەکێشانە ئەوان باسی ئەوانە ناکەن کە هۆکار بگەڕێتەوە بۆ منە بۆ پەیوەندیان لەگەڵ بەغداد یاخۆت هەڵبژاردنەکان یاخۆت هەر فشارەکانی نەتەوە یەکگرتوەکان و پلاسان تا دوایی ئەوان باس لە کێشەی بەرامبەر یەکتری دەکەن کە پابەند نین بۆ نمونە بەو ڕێکوتن نامانەی کە ئەنجامیان داوە بۆ نمونە پارتی دەڵێ کە یەکێتی کەسانێکی لاوە دادگا دابدون و تەسلیمی دادگایان ناکاتەوە یاخود ئەوەیە کە باجی سنووری دەسەڵاتی خۆی نانێرێتەوە لە بەرامبەردا یەکێتی دەڵێت کە پارتی دەسەڵاتی ڕەهای بەدەستەوەیەوە سلێمانی پەراوێز خراوە لە خزمەتگوزاریەکان و لە بودجێ حکوومەت بۆ ئاوادانکردنەوە ئەمانە چەندێک دروستن لە ململانیەدا ئەمانە لەوانەیە کێشەون بەڵام ئەوانە کێشەی لاوەچین ئەمان دەیانەوێ یەکێک لە کارەکانی میدیای بۆرژوازی و تابتیش میدیای یەکێتی و پارتی ئەوەیە کە هۆکارە بناغەیەکانی ململانیەکان لە چاوی خەڵکی کوردستان بشارنەوە و کۆمەڵێک مەسائلی لاوەچی بخەنە پێش چاو و کاری میدیایان ئەمەیە ئەگەنا لە بنەڕەتدا هیچ کامێک لەوانە مەسائلی بناغەیی نین مەسائلی بناغەیی ئەوەیە کە ناتوانن بزوتنەوەی ناڕەزایەتی خەڵکی کوردستان بەرامبەر بۆ دەسەڵاتی خۆیان کە ڕۆژ بە ڕۆژ قوڵ دەبێتەوە و زیاد دەکا ناتوانن خاوی بکەنەوە ئەمە گرفتی بناغەیانە لەگەڵ بەغدا ساڵ 12مان کێشەیانە لەسەر بودجا لەسەر مەسەلەی نازانم نەوت و غاز و تا دوایی هەر خۆتان ئاگاتان لێیە هەفتەی پێشوو کردیان بە هەرایەکێتی و پارتی شەڕیان بوو لەسەرەوەی کە 400 ملیۆن قەرارە بێ بۆ هەرێمی کوردستان یەکێتی دەیوت ئەوە بەرهەمی ماندووبوونی ئەوەیە کە سەرۆکی وەفدی یەکێتی قوبات تاڵەبانی سەرۆکی وەفد بووە لەگەڵ بەغدا و لەو لاشەوە پارتیەکان دەیانوت ئەوە بەرهەمی چوونی مەسرور بارزانی و کۆبوونەوەکانی ئەوە لەگەڵ بەغدا یعنی وەکو دەستکەوتی خۆیان دەیاندایەوە بە چاوی خەڵکی کوردستاندا و بەرامبەرچیان بوو لە منافەسەیان بوو لەسەرەوەی کە بڵێن ئەو ئێمە بەرەسمان هێناوە کەسی هەفتەیەک دوایەوە هەموو ڕیسەکە بۆ بە خوریە سەقب بێدەنگیان لێ کردووە و دەنگیان لێوە نایە ئەمە کێشەیانە هەتا ئەوەی کە مەسەلەی هێزی پێشمەرگە مەسەلەیەکی جددیە دەمێکە ئەمریکا و غەرب بوشارێکی یەکجار زۆریان بۆ هێناون کەرەبێ ئێمە ئەو مەسەلە حەل بکەن تەنانەت ڕەشەی ئەویان لێکردن بەردەوامبوونی هاوکاری و پشتیوانی ئەمریکا بە زۆرێک لە جۆرەکان بەستراوەتەوە بەوەی کە ئەم هێزی ئەمنی و هێزی پێشمەرگە و ئەمانە یەکگرتوو بکەن بەڵام ئەمانە ناتوانن بیکەن ئەمە گرفتەکانیانە وەک سێ گرفتی ئێستا بەڵام دیارە گرفتی بناغەیی تر دیسان هەر ئەو مەسەلە لاوەکانە نین گرفتە بناغەیەکەی کە لە ئێستادا بووە بەوەی کە لەلایەکەوە هەمومان دەزانین کە پارتی لە مۆقعەتێکی باشترە جونگە سەرۆکیەکانی دەسەڵاتدارەتی بەرەستەوەیە لە هەڵبژاردنێکدا کە کراوە کورسی زیاتر هێناوە و دەیەوێت ئەو موقعیەتەی کە هەیەی بەوەی کە پۆستەکانی بەرزتەوەیە بەوەی کە لە هەڵبژاردندا کورسی زیاتری هێناوە وەکو هێزێکی نەک هەر هێزێکی سەرەکی وەکو هێزێکی بڕیاردەر و یەکلاکەرەوە لە هەرێمی کوردستاندا پێگەکەی بەڕسمی بناسرێ و دەیەوێت یەکێتی ئەو پێگەیەی پارتی بەڕسمی بناسێت لە بەرامبەردا یەکێتی ناوێ مل بەو واقعیەتە بدا کە وەستی بۆ واقعیەتدا کە پارتی هێزی یەکەمە لەسەر ساحەی کوردستان یەکێتی دەڵێ یەکێتی بە منطقی تاریخ بە منطقی ڕابردوو دێ یا بە منطقی ئەوەی کە زۆنێکی سیاسی بەرەستەوەی و دەسەڵاتی زۆنێکی هەیە دەیەوێت مامەڵە لەگەڵ پارتی بکە نەک بە هیچ شتێکی کە بۆیە یەکێتی نیشتیمانی لە بەرامبەردا ڕازی نییە باڵادەستی پارتی قبول بکات ینی لانی کەم لە دەورەی ئەخیری دوای هەڵبژاردنەکانەوە ململانەی هەرە سەرێکی ئەوەیە پارتی دەڵێ من یەکەمم یەکێتی قبولم کە یەکێتی دەڵێ نەخێر ئێمە قبولی تۆ ناکەین وەکو ئێوە زونێکمان بەرەستەوەیە وەکو ئەوە هێزی چەکدارمان هەیە وەکو ئێوە هێزی ئەمنیمان هەیە وەکو ئێوە وابەستەین بە وڵاتێکی منتیقەکەوە بۆیە بەم پێوانەیە دیکە بەڵام دیارە بۆ ئەوەی کە
لەم سوارچەوەی ململانێدا کە هەیانە ناچارن ئەوەی پەنابرن بۆ کۆمەڵێک باسی کە بۆی بتوانن لە ڕێگەیەوە جەماوەری خۆیان ڕیزەکانی خۆیان سازدان. بۆ نمونە ئەوەی کە دەوترێت بۆ نمونە پارتی ناوچە و زۆنی سەوزی پەراوێز خستووە موسە نانێرێ، بۆ نمونەمەیەکێکە لە بانگەشەکانیان خزمەت گوزاریەکان لەوێ گوێی پێ نادرێ. ئەمانە کۆمەڵک مەسایلی زۆر زۆر لاوەچین لاوەج هەتا ئەگەر ئەمە بەشێک لە واقعەتیشی هەبێ ئەمان خۆیان لە حکومەتێکدان خۆیان لە حکومەتێکی دیاریکرا و خۆیان ئەو حکومەتیان پێکێناوە یەکێتی لەو حکومەتەدایە جێگری هەیە وەزیری هەیە بەجیالەوە تەواوی زوونەکە و داهاتی زوونەکە بەرز خۆیەتی بەجیالەوەش شان خاڵیکردنەوەی لە بەرامبەر کۆمەڵی خزمەت گوزاری کە دەبێ بەرپرسی هەر زوونێک خۆی بیکات لە بەتابەتیش کە دەبێ ئەو واقعیەتە بەڕسمی بناسی کە بەڕاستی داهاتی هەر زوونێک لەلایەن دەسەڵاتی ئەو زوونەوەیە پرسی ئەمنی هەر زوونێک لەلایەن بەرپرسی ئەمنی ئەو زۆنەوەیە وهی ئەوانەی کە پێی دەڵێن حکوومەت و حکوومەتداری لە دنیای واقعدا تەنها خۆڵکردنە چاوی خەڵکە هەموو کەس دەزانێ دەسەڵاتی دەرەجە یەک بە داراییەوە بە ئەمنیەوە بە حدودەوە بە هەموو شتێکەوە لە ژێر دەسەڵاتی پارتیدا پارتی لی بپرسە و لە ژێر دەسەڵاتی یەکێشیژە لی بە هەمان زۆریش وەڵامدانەوە بەخواست و ویستی خەڵکیش لە هەر زوونێکدا دەسەڵاتی ئەو زوونەی بەرپرسیارە دەسەڵاتی ئەو زوونە لە بەرپرسیارە نە هیچ کەسێکیکە بۆیە ئەوەی کە پاساوەکان دەخەنە سەرشانی یەکتر بەڕاستی زۆرتر خۆراکێکی تەبلیغاتیە بۆ ئەوەی کە بتوانن ریزەکانی خۆیان یا تووڕێی خەڵک بگوازنەوە سەر لایەنەکانی کە زۆر ئاسانیشە یەکێتی دەیەوێ ئەو ناڕەزایەتی و ئەو ناڕەزایەتی کە خەڵک لە ناوچەکانی سلێمانی و گەرمیان و ئەمانە هەیانە ئەوێ ئۆباڵی نەبوونی ئەو خزمەت گوزاریانە ئۆباڵی نائەمنی ئۆباڵی برسێتی ئۆباڵی هەژاری ئۆباڵی هەمووانە بخاتە سەر شانی پارتی لەلایەکەوە تووڕێی خەڵک ڕوو بە پارتی بکات و لەلایەکە شەو شانی خۆی خاڵی بکاتەوە بۆ پارتیشەوە دروستە بۆ پارتیش بە هەمان شێوەیە پارتیش تاکە هێزی بەرپرد لە زۆنی زەرد خۆیەتی و هیچ کەسێکی کە دەستی نەگرتووە بەڕاستیش هیچ کەسێک نە لە زۆنی زەردونە لە زۆنی سڵ دەستی یەکێتی و پارتی نەگرتووە ئەگەر بیانەوێ کارێ بکەن ئەگەر بیانەوێ شتێ بکەن کە دەستی نەگرتوون بیکەن خۆتە ئەگەر بەشێک لەم مەسەلانێکی ئێستا ئێمە باسی دەکەین پەیوەندی بە ئیمکاناتەوە بێ بەڵام خۆ مەسەلەی پرسی ئازادیەکان خۆ پەیوەندی بە پوڵەوە نییە خۆ هەر کامێک لەوانە ئەگەر قرارە منافەسەیە بکەن ئەگەر قرارە هێزێکی باشتر بن چێ دەستی گرتوون مافە فەردی و مەدەنیەکان بەرینتر بکەنەوە چێ ڕێگەی لێگرتوون مافی ژنان بپارێزن چێ ڕێگەی لێگرتوون هیچی کە مناڵان لەسەر جادەکان نەبن چی ڕێگەی لێگرتوون کۆمەڵێک مافی زۆر سەرەتایی خەڵکەیە کە بەڕسمی بناسن خۆوانە هیچی ناوێت چی ڕێگەی لێگرتوون ئەمە خەتای چیەیە بەڵک خودی هەموو ئەمانە لە برسێتیەکەوە تا دەگاتە مەسەلەی سەرکوتی ئازادی بەڕاستی ڕیشە یا هۆکار هەر ئەسلەکەی ڕیشەی لە ماهیەتی ڕاستەقینی دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی وزوتنەوەی کوردایەتیدایە و هیچ شتێکی کەی نییە ئەگەر خزمەت گوزاری پارتی ئیمالی دەکا ئەوە چێ لە سلێمانیدا هەر ئەمڕۆ باسەوە دەکرێت کە قرارێکی کۆنەپەرستانیان دەرکردووە گوایە نابێ پرسی جێندەر لە هیچ فەرمانگە و دامەزراوەیەکدا باس بکرێت یعنی ڕێگریکردن لەمە یعنی بۆ حیزبێکیش کە بانگەشەی سۆشیال دیموکراتی دەکا بۆ حیزبێک کە باسی ئەلمانیەت دەکا ئەم قرارانە ناهێنێ و خەریکە لە پێشوازی مەلاکاندا وەستاوە لە پێشوازی کۆنەپەرستیدا وەستاوە هەتا بەڕاستی خەڵک حەقی خۆیەتی پرسیارکە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو زۆنە کە ئەوەندە ملکەتی ئیسلامیەکان و ڕەوتە ئیسلامیەکان و مەلای کۆنەپەرست و خێڵی دواکەوتووە و خەریکی قوانینی کۆنەپەرستانێ بۆ ناوەکەی خۆی ناگۆڕێت دیکا بە هێزێکی ئیسلامی خۆ ئێستا لە چاوی هەر کەسێکی ئازادی خوازەوە لە کوردستاندا یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی سەراپا کۆنەپەرستی دواکەوتوو دەست بە ئیسلام و کۆنەپەرستیەوەیە هیچ زۆرە مەدەنیەتێک هیچ زۆرە ئەلمانیەتێک هیچ زۆرە
بای سرە دەرزیەگەەوە کە پێ دەڵێن سۆسیال دیموکراسی بەیەکێتی نیشتیمانی کوردستانەوە نەماوە تەنان وەک حیزبیش خەریکە لەبەر نەماوە و تەنان مامەڵی حیزبیش لەگەڵ ئۆرگانەکانی خۆی ناکات چی ڕێگەی لەمە گرتووە یان بۆن هەتا لە منتیقەی پارتیش دیارە بە دەرەجاتی کە ئەمەش بە زۆرێک شکەیە بەشێکی لەوە بەشێک لەم گرتنەبەری ئەم زۆرە لە سیاست و شت ڕنگدانەوەی ئەو پەیوەندیە ناوچەیانەیە کە هەیەە یەکێتی کە پەیوەندی بە جمهوری ئیسلامیەوەیە و هەمیشە لە ژێرباڵی عەباکانی ئێراندایە ناچارە زۆرتر و زیاتر مل بە کۆنەپەرستی بدات و مل بە قەوانینی ئیسلامی بدات بەتابەتی کە لەگەڵ بەغداشدا دیسان لەگەڵ ئەو خەتەیە کە زیاتر نۆکەرپیشەی ئێرانە بۆ پارتی کە پەیوەندی بە تورکیاوە هەیە زۆرێکی کەیە مەمەستمەوەیە کە بڵێم کە هەتا خودی بەشێک لە مامەڵەکانیان لەگەڵ واقعیەتی کۆمەلگادا پەیوەندی بەو پەیوەندی ناوچیانەوە کە هەیەە سەرنجام بە کورتی ئەگەر بڵێم ململانەی یەکێتی و پارتی ئەدا من پێم وایە ئەم مەسایل لە بناغەیانن کە من باسم کرد کە دیارە مەسایلی کەشەیە مەسایلی یاسایی مەسایلی خروقات مەسایلی لەوانەیە پشتگوێ خستن وەگەوی دڵ وەڵام ئەوانە هەمویان من پێم وایە ئەوانە مەسایلی لاوەچین مەسایلی ئەسڵەکەوەیە کە ئەوەیە کە پارتی وەکێزی یەکەم دەیەوێت بەڕسمی بناسرێ یەکێتی قبوڵی ناکە ئەمە یەک دووەمیش ئەو لە ئێستادا هەردوو گیشیان ڕوبەڕۆن لەگەڵ ئەو سێگرفتەی کە باسم کرد مەسەلەی پرسی هەڵبژاندن مەسەلەی یەخستنی هێزەکانیان مەسەلەی مامەڵەیان لەگەڵ بەغدا کە لەوانەشدا بنبەستن بە شوێنێک ناگەن بۆیە کۆبوونەوەکەیان کە وەک زنجیرەشی لێ هاتووە بە شوێنێک ناگات تۆ تەماشا بکە هەفتەی پێشوو کۆبوونەوەیان کردووە وەرە ڕاگەیاندنەکەیان ئەگەر هەر کەسێک بخوێنێتەوە یەک تاکە وشەی تیانە کە بڵێ ئێمە هەنگاوێک بەرەو پێش سوین باس لەوە دەکەن کە ئێمە لەسەر هەموو ئەو پرسانەی کە لە عێراق و ناوچەکە دەگوزەرێ گفتوگۆمان کردو بیرڕایان خستوتە ڕوو و هاوکاتیش پێداگریان لەسەر جێبەجێکردنی ڕێکەوتننامی پێشوو کردوتەوە ئەوە ڕێکەوتننامی پێشوو ئەو ڕێکەوتناوەیە کە بوابزانام وە خۆیان دەڵێن هیچ زیاتر لە ساڵێک لەوە پێشە لە ساڵێک لەوە پێشە کە هیچی لێ نەچێتەوە پێشەوە ناچارن گەڕاونەوە سەرەوە واتە خودی ئەو کۆبوونەوانش کەیکەن بنبەستە ئێستاش وابزانم بڕیارە کۆبوونەوەی چکەدان دراوام هەفتەیە بیکەن لەگەڵ یەکتر بەڵام ئەو کۆبوونەوە شەربی ئاکام دەبێت تا ئەو کاتێک کە دیێن جوابێکیان بۆ ئەو مەسەلانە بەرەستەوە دەگرن بەڵام هێشتا و جوابانیان نییە بۆیە ناچارن ئەو حاڵەتەی کە هەیە لە مابینیاندا و گرژگە هەیە درێژەی پێبدەن ئەوە تا ئێستا خۆمان دەیبین ئێستا کەم و تۆ قسە دەکەین وابزانم وەفدی یەکێتی نیشتیمانی خۆی بەتەنها لە بەغدایە لە حاڵێکە مانی گرتووە لە هەولێر یعنی تۆ تەماشا ئەم حاڵەتە بکە کە ینی مەبەستمەوەیە کە بڵێم پەیوەندی یەکێتی و پارتی ئەوەندە بەرەو لێکترازان چووە ئەوەندە لە یەک دوور کەوتونەتەوە ئەوەندە بێمتمانە بوون بە یەکتر ئەوەندە بنبەستن لە چارەسەری ئەو گرفتانەی نێوانیان ناچارن مامەڵی جیازیا دەکەن ئەزندای جیازیا دەگرنەبەر ئەوەی کە تەنانەت خودی کۆبوونەوەکانیش لەبەرەی کاتی بەرنامەکان کەمە لەسەر پرسیاری بینەرێک و خۆشم ئیدامێ بدەم کە باز لە ڕۆڵی ئەمریکا کات کە ئەمریکا دەدات ئەم دوو هێزە سیاسیە بە ڕێکەوتن بگێنێت ئەگەر خۆشم لە ئیدامەی ئەم پرسیارە بڵێم کە زۆر جار ئەبیستین ئەگەر بێت و ئەم دوو هێزە سەرەکی کوردستان ڕێکەون ئەوە دۆخی کوردستان لە ئێستا باشترە بێت ڕۆڵی ئەمریکا و ئەگەر هاتوو ئەم دوو هێزە یەکیان گرت چی شتێک بەرەو باشتر دەچێت ئێمە لە کوردستاندا ئەزمموی یەکگرتنی یەکێتی و پارتیمان هەیە یەکێتی و پارتی چەندین ساڵ ڕێکەوتنی استراتیژیان لە مابیندا بووە ڕێککەوتون سوێندیان بەسەر یەکتر خواردووە بەڵام خۆ ئەو کاتە کە یەکگرتوو بوون و لە ئاشتیدا بوون و گرژی لە مابینیاندا نەبوو بۆ خەڵکی کوردستان تەنها ئەوە بوو کە خوێنیان دەمژی ینی خوێن مژیەک و ئەو کاتە بەیەکەوە تەبابوون ڕێککەوتبوون لەسەرەوەی کە هەموو داهاتی کوردستانیان لەنێ خۆیاندا دابەش کرده بوو گلەیان لە یەکتر نەبوو و ئەو دابەش شەشکا لە مادی و داهاتێکە لە کوردستاندا هەبوو بۆ بنەماڵەکانی خۆیانیان بوو وەختیش لەو لاوە هەر نەدار و برسی بوو مەسمەوەیە کە بڵێم لە کاتی ئاشتیدا خوێن مژیان کردووە لە کاتی گرژی ژیاندا دڵڕاوچێ و ناومێدیان بۆ خەڵکێناوە ینی لە هەردوو حاڵەتەکەدا یەکێتی و پارتی تەبابن و لە ئاشتیدا بن
مو بە بینیانەوە بچێیان نەچێ هیچ پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە نییە هیچ وەختێک ڕێککەوتنی استراتیژی یا یەکبوونی یەکێتی و پارتی تەبابوونی یەکێتی و پارتی نەبووتە هۆی ئەوەی کە خزمەتگوزاریەکان باش ببن نەبووتە هۆی ئەوەی کە ئاو کارەبا باش ببێ نەبووتە هۆی ئەوەی کە ئازادیەکان باش ببێ مافی خەڵک باش ببێ بە پێچەوانەوە ئەو کاتەشکە یەکێتی و پارتی تەبابوون دیسان هەموو ئەو مەسائلانەی کە گرفتی بناغەی خەڵکی کوردستان وەکو خۆیان باقی بوون بەڵام ئەوان خۆیان لەسەرەوە ڕێککەوتون ئێستا کە خۆیان لەسەرەوە ڕێک ناکەون لەسەر داهاتەکە کە خۆیان لەسەرەوە لەسەر دەسەڵاتەکە ڕێک ناکەون معلومە ئەم جارەیان گرژی نێوانیان ڕنگ دەراتەوە لەسەر کۆمەڵگا و بە دەرەجاتێکی دیاریکراویش دڵڕاوچێ دروست دەکات لە نێو خەڵکیدا بەڵام ئەوەی کە یەکێتی و پارتی چ تەبابن چ لە تەبان نەبن و گرژیان هەبێ وەکو ئێستا هیچ پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە نییە چونکە ئەوان خۆشەڕ و ئاشتیان لەسەر بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان نییە خۆ ئەگەر هێزێک ئەو هێزانە لە کوردستاندا شەڕیان لەسەر بەرینکردنەوەی ئازادیەکان بووایە شەڕیان لەسەر پێشکەشکردنی ئەلگۆیەکی باشی حکومڕانی بووایە شەڕیان لەسەر دەخالەتدانی خەڵک بووایە شەڕیان لەسەر مافەکانی ئینسان و مافی مرۆڤ بووایە شەڕیان لەسەر مافە فەردیەکان بووایە شەڕیان لەسەر مافە مەدەنیەکان بووایە شەڕیان لەسەر بەرینکردنەوەی خزمەتگوزاریەکان بووایە شەڕیان لەسەرەوە وایە کە ئیرادەی ئینسان پارێزراو بێ شەڕیان لەسەر دەسەڵاتێکی مەدەنی بووایە بێگومان ئەو کاتە ئینسان ئەیتوانی بڵێ هەتا خەڵک دەیتوانی اختیارێ بکە لە نێوان باش و باشتردا بەڵام وەختێک ئەمە نییە خەڵک لە مابینی خراپ و خراپتردا بەرەو ڕووە لەگەڵ دوو دەسەڵات بەرەو ڕووە کە دوور و نزیک نەشەڕیان و ناشتیان لەسەر کێشەکانی خەڵکی کوردستان نییە بەڵکە لە بنەڕەتدا شەڕیان بۆ ئەوەیە داهاتیان زۆرتر بێ دەسەڵاتیان زیاتر بێ تەنانەت ئەو کاتانەی کە لە ئاشتیشدان بۆ ئەوەیە بە تەبایی و بەبێ دەنگی دیسان دەسڕەنجی خەڵکی کوردستان دیسان داهاتی خەڵکی کوردستان لە نێو خۆیاندا بماشنەوە و بۆ خۆیانی ببن پەیوەندی بە خەڵکەوە نیە ئێمە ئەزمونێکی دوور و درێژمان لە هەردوو حاڵەتەکەی هەیە ئێمە یەکێتی و پارتیمان بە شەڕەوە بە ئاشتیەوە بینیوە لە کاتی بارگرژیان بۆ ئێستا بینیومانن ئەو کاتەش بینیومان کە نیانە کە من دیارە پێم وایە لە هەلومەرجی ئێستادا سەرنجام یەکێتی و پارتی لەوانەیە بگەن بەوەی لە ژێر گوشاری ئەمریکادا بگەن بەوەی ڕێککەوتن نامەیەکی تکە بکەن بەڵام ئەو ڕێککەوتن نامەیە کە دەیکەن بۆ ئەوەیە کە دەیانەوێت لانی کەمی تەمەنی دەسەڵاتدارێتی خۆیان درێژ بکەنەوە و بۆیە لە هەوڵی ئەوەدان یعنی ناچار بەون کە ئەم کارە بکەن بەڵام لە ئێستادا گرشەکانیان ئەوەندە قوڵە لانی کەم من پێم وانە لە نزیک مەودادا یەکێتی و پارتی بتوانن ئەو گرژیانەی ئێستا شایانە تێیپەڕێنن قورسترە لەوە کە بتوانن تێی بپەڕێنن چکە بە تایبەتی زۆر دەست خاڵین بە تایبەتی لە بەرامبەر بەغدادا کە ئەو مەسایلێکی میحوەریە عراق دەیەوێ کۆنترۆلی عراق بکاتەوە ئەوەی کە خۆی پێی دەڵێ سەروەری عراق بگێڕێتەوە دەیەوێ کۆمەڵە شت بکە کە ئەوانە لە ساڵحی دەسەڵاتی کە ئەوە محدودیاتێکی زۆر گەورەی زیاتر بۆ یەکێتی و پارتی دروست دەکا و ئەوە من پێم وایە حتا خودی ئەو گرفتانەی ئێستایان ئەوەیە کە کارتێکیان بەرزتەوە نیە لە بەرامبەر بەغدادا نە بە تاکتاک هەیەە نە بەیەک شەوە هەیەیان لە بەرامبەر بەغدادا هیچ شتێکیان نییە بۆیە من پێم وایە ئەو گرژانەی یەکێتی و پارتی درێژەی دەبێ و ناتوانن لەو گرژانە دەرچن کە دیارە هەموو هەوڵێکیش دەدەن بۆ ئەوەی کە بەڕێکەوتنێکی دیاریگرا بکەن لانی کەم بۆ ئەوەی ڕای گشتی و ڕای بە تایبەتی دنیای دەرەوەی پێ لە خشتە ببن و ئەگەرنا لە دنیای واقعدا من پێم وانە ئاڵوگۆڕێکی گەورە لە پەیوەندی نێوانی یەکێتی و پارتیدا پێک بێ لە ئێستادا. عەبدوڵڵا مەحموود زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لا بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوو. زۆر سپاس بۆ ئێوە و جارێکیکە بۆ گوێگران و بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ تیڤی سپاس بۆ ئێوە. زۆر سپاس. باداخەوە بۆ بینەرانی ئازیز کا کۆمەڵە پرسیار و سەرنج و تێبینی تر هاتبوو بەهۆی کەمی کاتەکەەوە نەکرا هەمویان داوتێ بکەین. هیوادارین لە دەرفەتانی تردا بتوانین تەواوی ئەو سەرنج و پرسیارانی کە هاتووە بە شێوەیەکی تر داوتیان بکەین.
میرانی ئازیز وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە لاوازی خزمەتگوزاریەکان لە کوردستاندا لەگەڵ جەمال شەریف چاوپێکەوتنێکمان دەبێت دێنەوە لاتان. مەڵێ بینەرانی ئازیز هەروەکو لە سەرتاشدا ئاماژەمان پێدا کە لاوازی خزمەتگوزاریەکان لە کوردستان تەوەرێکی تری بەرنامەکانی ئەمڕۆمانەوە بۆ ئەم بابەتەش جەمال شەریف هەڵسووڕا و چالاکوانی سیاسیمان لەگەڵدا. جەمال شەریف ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارەیەوە باش و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ خۆتان و بۆ بینەرانی پێشەنگ تیڤی. سەبارەت بە خزمەتگوزاریەکان بەو پێی کە ئێوە خۆتان لە کەرتی تەندروستی و خزمەتگوزاریدا کار دەکەن پێم خۆشە بە شێوەیەکی گشتی سەرەتا بپرسم کە لە کوردستاندا کاتێک باس لە خزمەتگوزاریەکان دەکەین ئەو خزمەتگوزاریانە چین کە دانیشتوانان لە ناوچەیەکی وەکو کوردستاندا بۆ بنە پێویستیانە بۆیان دابین بکرێت. خزمەتگوزاری خۆی بە کورتیەکەی یعنی پێداویستیەکانی کۆمەڵگا بۆ چوونە پێشەوەی ژیان بە شێوەیەکی سەردەمیانە لەو سەردەمەیە کە پێویستی بە چی هەیە ئەو کۆمەڵگایە. بۆ نمونە لە سەرەتای سەدەی 20 لەوانەیە زۆر وڵات مەسەلەی کارەبا لە لیستی خزمەتگوزاریەکانیان نەبووە، یان 20 ساڵ لەمەوە پێش مەسەلەی ئینتەرنێت لە لیستی خزمەتگوزاریان نەبوو. بەڵام ئێتر بە گوێرەی سەردەم کە ژیان ئەگۆڕێ و کۆمەلگا ئەگۆڕێ و خزمەتگوزاریەکانیش گۆڕانکاری بەسەرایەت. لە ئێستاە لە کوردستانە خزمەتگوزاری زۆر شت هەیە کە پێویستی پێێتی خەڵکی کوردستان، بەڵام هەر سەرەتاییەکان ئەکرێ بڵین پەروەردەیە، تەندروستیە، وزەیە کە وزە بریتە لە کارەبا و لە سوتەمەنی وەکو نەوت و گاز و ئەوانە. یەکێکی تر کە زۆر مهمە ئاسایش، یعنی ئەمنیەت، پاراستنی سەلامەتی جەستەی ئینسانەکان و کەرامەتی ئینسانەکانیش کە ئەمەش زۆر مهمە کە پێویستە ئەویش زۆر ئیحتیمامی پێ بدرێ. ئیتر بێتگە لەوەش خزمەتگوزاری تر هەیە وەکو دایانگا، وەکو گۆڕەپانی وەرزشی بۆ لاوان، وەکو خزمەتگوزاری هاتوچۆ بۆ نمونە لە هەفتاکان و هەشتاکانە لە سلێمانی کە سلێمانی لەوانەیە بڵێم لە نیوەی ئێستای سلێمانی کەمتریش بوو، پاسی دەوڵەتی هەبوو، پاسی گەورە بوو کە پێیان و پاسی مەسلحە. بەڵام ئێستا هیچ کامێک لەوانە نییە کە سلێمانیش بۆ نمونە شارەکان نەکرد سلێمانی شارەکان کە زۆر لە هەفتاکان و هەشتاکان زۆر گەورەتر بوون ئێستا کە پێویستیان بەوە بوو کە خزمەتگوزاری هاتوچۆی زۆر هەبێ، یان بۆ نمونە ڕێگاوبانێکی زۆر خراپەیە هەموومانە لە زمانی خزمەتگوزاریان بەس بەداخەوەیکی نییە. بۆ نمونە مەسەرەن تیپی شانۆکان نییە، تیپی مۆسیقا نییە، هەموو ئەمانە پێویستیە بۆ کوردستان. بەس بۆ کوتم سەرەکی ترینیان ئەوەیە کە ئیتر ژیان بەبێ ئەماناوەستێ وەکو تەندروستی و پەروەردە و وزە لەگەڵ ئاسایشی سەلامەتی کەسایەتی و جەستەی ئینسانەکان. ئەگەر هەڵسەنگاندنێکی بۆ بکەین، ئێوە باستان کرد ئەوە کە پێویستە بۆ کۆمەڵگە دابین بکرێت. لە کوردستاندا خەڵکی چەندێک بەهرەمەند بوون لەم جۆرە خزمەتگوزاریانە؟ ئەوەی کە لەوانەیە بڵێم هەموو کەسیش بزانێت لە کوردستان کە ئەم خزمەتگوزاریانە تەنانەت خزمەتگوزاریە سەرەتاییەکانیش یان با بڵێن ئەساسیەکانیش پێویستیەکانیش ئەوەندە کەمە، ئەوەندە لاوازە کە لە خاڵی نەبوون نزیک بوونەتەوە. بەڕاستی هەر ئەوەیشە کە ناڕزایەتێکی زۆر هەیە لێرە و لەوێ خەڵکە ناڕزایەتی دەرەبڕێ. یان بۆ نمونە لەم زستانە ساردە سۆڵەیە کە ئێستا لە ناوچەی کوردستان ساردان لە زستانە نەوت نییە، یعنی خەڵک بە ڕیزی دوور و درێژ ئەوەستن بۆ نەوت، بۆ بتڵێ غاز، بۆ یعنی نازانم اینجا مەسەلەی مەدرسە خوێندن و ئەوانە هەر زۆر خراپە، مەسەلەی خەسەخانەکان هەر زۆر خراپە، یعنی نازانم ئەکرێ کارەبا نییە، ئاو نییە، هیچ شتێک نییە، ئاسایش بۆ خەڵک نییە.
بەڕاستی هەموو ئەمانە لە خاڵی ئەوەندە لاواز بووە ئەوەندە کەم بووە کە لە خاڵی سفر نزیک بوونەتەوە. ئەی هۆکارەکە چییە؟ بۆچی ئەم خزمەتگوزاریانە لە کوردستاندا هێندە لاوازن کە ئێوە بۆ نمونە وەکو نەبوون تەنانەت لە قەڵەبی بدەن؟ هۆکار زۆرە. یەکێک لەو هۆکارانە نەبوونی دامو دەستگای دەوڵەتیە. بەڕاستی کوردستان دەوڵەتی نییە، بەڕاستی حکوومەتێک نییە لە کوردستانە. نازانم هەیە هەیە ئەو دەسەڵاتدارانەی ناوناوە دەست، هەیە ناوی ناون مافیا، هەیە ناوی ناون خێڵ، هەیە ناوی ناون قاچاقچی. یعنی هەموو ئەم ناوانە دروستە بۆیان، تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چونکە یعنی ئەگەر دام و دەستگایەکی حکومی هەبێت ئەبێ یعنی کەم پێداویستە سەرەتایەکانی ئەو خەڵکی دابین بکردەیە، بەس بەداخەوە هیچ کامێک لەوانە نییە. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی کە دام و دەستگای دەوڵەتی نییە، حکوومەت نییە. یعنی یەکێکی کە خۆشخەیاڵی خەڵک تا ئێستاش هەرچەند خۆشبەختانە زۆرێک لە خۆشخەیاڵەکان ڕەواوەتەوە، بەڵام تا ئێستاش زۆرێک لە خۆشخەیاڵەکان هەر ماوە کە هێشتا خۆشخەیاڵی ماوە بەو دەسەڵاتدارانە تا ڕادەیەکی کەم. ئێستا زیاتریش خۆشخەیاڵی بە ئۆپۆزیسیۆنەکان هەیە کە ئۆپۆزیسیۆنەکانیش خۆیان شەریکن لەگەڵ دەسەڵاتدارانە کە ئەوانەی کە بەناو ئۆپۆزیسیۆنن، بەڵام هەر خۆیان شەریکن ئەوانیش لەگەڵیانە. بۆیە ئەوە ژێتێکە لە هۆکارەکان لە باردۆخی ئێستاە ئەمانە هۆکارن کە خەڵک ناتوانێت دەستی بەو خزمەتگوزاریانە بگات. بەڵام کاتێک گوێ بیستی وتەبێژی حکوومەت لایانی پەیوەندیدار دەسەڵاتداران دەبین، ئەوان باز لە هۆکاری تر دەکەن، بەوەی کە بۆ نمونە ئاڵوگۆڕ بەسەر نرخی نەوتا دێت، بەوەی کە پەیوەندی لەگەڵ بەغدادا چۆتە ئاستێکی خەوە بودجە نانجێرێت، بەهۆی واتە ینی بە شێوەی بڵێم زۆر هۆکار کە لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەت و دام و دەستگای فەرمیدایە. سەرستان لەسەر ئەم جۆرە قسانە چییە؟ بەڕاستی مەسەلەی نرخی نەوت خەڵکی کوردستان ئەزمموی ئەوەشیان کرد لە کاتی نرخی نەوت بەرز و نزمی ئەکات، ئەوە لە هەموو دنیا وایە. بەڵام لە کاتێکی شاکە نرخی نەوت لە ئاستی لە نرخی ئاسایی خۆی زۆر زیاتریش بووە، خزمەتگوزاری هەر نەبووە، موچە بۆ خەڵک نەبووە، موچە کە ئیتر شتێکی هەر زۆر سەرەتاییە لە دنیا نییە. یعنی کارمەندێکیش کا کرێکارێکیش بکە و موچە وەرنەگرێت. لە کاتێکان نرخی نەوتیش بەرز بوو بێتەوە، ئەوانە هەر نەبوون. یعنی ئەمە بەهانەیەکە کە هەموو خەڵک لێ تێگەیشتووە. تەنانەت ئێستا ئەگەر سەرنج بین لەم دوایانەیە حتا دەسەڵاتداران خۆشیان ئەم بەهانەیە ناهێننەوە، یعنی زۆر، چونکە ئیترە زان کە ئەندامەکانی حیزبەکانی خۆشیان باوەڕ بەم بێمانایانە ناکەن کە بڵێ نرخی نەوت بۆتە ئەوە کە لە کاتێکا ئەگەر نەوتیش نەبێ وەکو خۆیان لە ململانەی خۆیانە کە ئەمیان ئێوە تۆمەتەکە بخاتە ملی ئەو ئەویانە بخاتە ملی ئەو خۆیان باسیەکەن. هەر داهاتی تری زۆرە کوردستان کە بتوان لانی کەم موچەی پێبەندانی کەم لانی کەمی خزمەت گوزاریەکانی پێدابین بکەن، بەڵام نایکەن. ئەوەشی کە پەیوەندی بە بەغاوە هەیە بەڕاستی قسەیەکی عوزر لە قەباعەت خراپتر ئەمە بەسەر ئەمانە تەطبیقە بێ ئەم شتە، چونکە بەغا چییە؟ بەغا ئەو حکوومەتەیە کە ئەمان خۆیان عنصورێکی ڕئیسین لە دروستکردنی ئەو حکوومەتی کە لە بەغایە هەیە. یعنی ناکرێ بەدبەختی خەڵکی کوردستان دەولاوە واز لێهێنن، بەڵام ئەڵەن خەتای شەریکەکەمانە یەکاکە هەرچ کەس بێەوە شەریکی خۆتە. ئەگەر خەلەلێک لە بەغایە هەیە خەلەلەکە لە تۆیە، چونکە تۆی بەغاو دروست کردووە، تۆی عنصورێکی ڕئیسی لە دروستبوونی و حکوومەتی کە لە بەغایە هەیە، تۆی بۆ لەو حکوومەتی کە لە بەغایە هەیە پۆستی لێوەرەگری شەریکیت لە دەستورەکە کە نووسیویانەتەوە، تۆ بەشدار بوویت لە ئەوەی کە ئەو حکوومەتە بە پێوە ڕاوەستاوە، تۆ ڕاوگرتووە، تۆ یەکێکی لە قاچەکانی لە پایەکانی کە ڕاوگرتووە. ناکرێ ئەمە بە خەڵکی کوردستان بفرۆشنەوە، ئەمە بکەنە بەهانەیەک بۆ ئەوەی ئەو هەموو بەدبەختیە بەسەر خەڵکی کوردستانەکەیت چاوپۆشی لێ بکرێت. لێرەدا پرسیاری بینەرێک دێنمە سەر شاشەکەەوە، خۆشم هەر لەم بارەیەوە پرسیارم هەیە کە سەبارەت بە کەرتی تایبەتە کە ئایا ئەکرێکێک لە هۆکارەکان ئەوە بێ حکوومەت هەوڵ دەدات ئەمانە بداتە کەرتی تایبەت. و خۆشم لەسەر ئەوە مێ بپرسم کە تەنانەت زۆر جار باس لەوە دەکرێت ئەرک و مافەکان و
کۆمپانیاکان کەرتی تایبەت ئەرکمەند دەکەن بەوەی کە ئەوانش هەڵسن بە دابینکردنی ئەم جۆرە پێداویستیانە و ئەم خزمەتگوزاریە سەرەکیانە. تێبینی ئێوە لەسەر کەرتی تایبەت چییە؟ ئەزان چۆنا کەرتی تایبەت کەناڵێکە یان با بڵێن دەرهاویشتەیەکی سیستەمی سەرمایەداریە کە بەدبەختیەکی زۆر بۆ خەڵک هێنێ چەسانەوەیەک و خوێنمژینێکی زۆر بۆ خەڵکی کرێکار و زەحمەت کێش و کەم دەرامەتە هێنێ هازانجێکی زۆریش بۆ سەرمایەدارەکانە هێنێ لەبەرەوە کەرتی تایبەت زۆر ڕواجی پێیان لە هەموو دنیاە ئەمڕۆ لە هەموو وڵاتی سەرمایەدارەکان دنیا لە هەموو دنیاکە ئەمڕۆ هەموو دنیای تر سەرمایەداری کردووە دەستی بەسەراگرتووە بەڵام فەرقێک هەیە لە بینی وڵاتانی کە تا ڕادەیەک مافی ئینسان تایە پارێزراوە و مافە مەدەنیەکان تایە بەرقەرارە لەگەڵ ئەو کەرتی تایبەتی کە لە لای خۆمانە گەشەی پێیان و برێویان پێیاوە لە وڵاتانی تر کەرتی تایبەت لەژێر چاودێری دەوڵەت هەیە قەیناکە دەوڵەت هەنێشت ئەیە بە کەرتی تایبەت بەس لەژێر چاودێری دەوڵەت هەیە ئەبێ کەرتی تایبەت ملزم بێ بە جێبەجێکردنی ئەو یاسایانی کە دەوڵەت دایناوە ئەو دەستوری کە دەوڵەتەتی بەس لە لای خۆمان ڕێک بە پێچەوانەوە دەوڵەت لە خزمەتی کەرتی تایبەت هەیە ئەمەش هۆکارەکەی بۆ ئەوەیە کە کەرتی تایبەت هەمووی کۆمەڵە کۆمپانیان کە ئەو کۆمپانیانە هەمووی ئەو با بڵێن دەسەڵاتدارانی کوردستان خۆیان کۆمپانیەکانیان دامەزراندووە ینی هەر خۆیان شانی خۆیان خاڵیەکەنەوە لەم لاوە تازەنجێکی زۆر یعنی خزمەتگوزاریەکان بەحسابێن بە کەرتی تایبەت تازەنجێکی زۆریش لە کۆمپانیەکانی خۆیانەکەن بەم کەرتی تایبەتە و یعنی کەرتی تایبەت لە بەدبەختی زیاتر بۆ خەڵک هیچی تری پێ نییە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە هەر زۆر خراپترە ئەم بابەت. ئەی بینە سەر ڕێگە چارە ئەوە لە کوردستان 30 ساڵە و دەسەڵاتی یەکێتی و پارتی ئەزمون دەکرێت و 20 ساڵیشە ئەوەی کە پێوترێ پرۆسی ئازادی عێراق و داگیرکاری عێراق کوردستان لەم دۆخەدایە خەڵکی خۆیان دەتوانن چی بکەن بۆ ئەوەی کە لانی کەم لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان بەهرەمەند بن. یەکەم شت کە زۆر مهمە هوشیاری خەڵکە یعنی ئەبێ خەڵک هوشیاری ئیتر کە هوشیاری یعنی زۆر ناواخنی هوشیاری زۆر شتیتیا یەکەم ڕەوانەوەی ئەو خۆش باوەڕێکی هێشتا ماوە بە ئۆپۆزیسیۆنی بەناو ئۆپۆزیسیۆن دووهەم ڕێکخستنی خۆیان خەڵک پێویستە خۆیان ڕێک بخەن بە ڕێکخستن بە بەرنامەیە کۆ بڕۆنە پێشەوە بۆ بەدیهێنانی داخوازیەکانیان دوای ئەوە گرێدانی ئەو ناڕزایەتیانی کە هەیە لە کوردستانە چونکە بەڕاستی ناڕزایەتی زۆرە وەکو خۆی شت لە 30 ساڵی ڕابردووەکە ئەمانە لەسەر دەسەڵاتن خەڵک لێرە و لەوێ ناڕزایەتی هەر دەربڕێ و هەر بەردەوامیش بووە ئەم ناڕزایەتی و ڕۆژ بە ڕۆژی ناڕزایەتیەکان زۆرتر و لەباری با بڵێن معنەویشەوە باشترە ناڕزایەتیەکان بەڵام پێویستە ئەم ناڕزایەتیانە گرێ بدرێن بەیەکەوە بۆ نمونە خەڵکی سلێمانی ناڕزایەتی دەرە بڕێ بۆ شتێک ئەگەر خەڵکی دووهۆک لە پشتی نەبێ لەوانەیە نەتیجەیەکی ئەوتۆی نەبێ خەڵکی دووهۆگیان هەولێر ناڕزایەتێک دەکە ئەگەر خەڵکی سلێمانی و گەرمیان و ئەوانش لەگەڵی نەبن نەتیجەیەکی ئەم یعنی گرێدانی ناڕزایەتیەکان بەیەکەوە بەڕاستی زۆر گرنگە بۆ بەدەستهێنانی دەرخوازەکان بۆ سەرکەوتنی خەڵک لەو بوارەیە. من پرسیارێکی ترم نەماوە ئەگەر سەبارەت بە خزمەتگوزاریەکان لە کوردستان و لاوازی ئەم کەرتە لە کوردستان بە شێوەیەکی گشتی شتێک ما بێ ئێوە بە گرنگی بزانن فەرمون بە کورتی. خزمەتگوزاریەکان هەروەکو پێشتریش باسمان کرد کە لە ئاسێکی زۆر خراپایە هیچ کاتێکیش لە هیچ وڵاتێکی دنیاە نییە دەوڵەت خۆی بێ بڵێ ها خزمەتگوزاری پێشکەشەکەم حتا لە وڵاتانشە کە خزمەتگوزاری باشە لە ئاسێکی بەرزیشایە ئەوانش هەر بە زۆری خەڵک بە خەبات و بە خەڵک بە ماندووبوونی خۆی بە خەباتی خۆی ئەمانەی بەدەستێناوە یعنی لە کوردستانیش هەر عینیشت بەو شێوەیە ئەگەر خەڵک خۆی ڕێک نەخا خەڵک بە ڕێکخراوی بە شوێن ئامانجێکی تایبەتی خۆیەوە نەبێ بە شوێن ئامانجی بەدەستێنانی خزمەتگوزاریەکانەوە نەبێ ئەو ناڕزایەتیانی کە لێرە و لەوێ هەیە گریان نێن بێکەوە نەتیجەیەکی نابێت و
هەر ئەوە ئەو دۆخە بۆ شێوەیە بەردەوامە بێت و بۆیە هیوادارم کە دۆخەکە بە قازانجی خەڵک بشکێتەوە. جەمال شەریف هەڵسوورا و چالاکوانی سیاسی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفەتە و سپاس بۆ بینەرانی پێشنگ تیڤیش. زۆر سپاس. عزیزان زۆر بە داوای لێبردن و بە داخەوە بەهۆی کێشەی تەکنیکیەوە نەمانتوانی ئەو بەرنامەیە سەبارەت بە ئامانجی ئۆپۆزیسیۆنی پەرلەمانی ئەم شەو داوتێ بکەین. هیوادارین کێشەی تەکنیکی لە بەرنامەکانی داهاتووتردا میوانمان نەبێت و بتوانین ئەو بەشەش بە شێوەیەکی تر جێبەجێ بکەین. هەڵبەت هەوڵ دەدەین کە بتوانین تەواوی ئەو بەرنامانەی دەخینە دەستورکارەوە و زۆریشی لە ڕوانگە و سەرنج و پێشنیاری ئێوە هاتوون لە بەرنامەکانی پێشنگ تیڤیدا جێگیان بۆ بکەینەوە و ئەنجامیان بدەین. لێرەدا دەینە کۆتایی بەرنامەکانی ئەم شەومان و تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن.